پەیمانی کرایەوە. هەموو پێداویستیە پێشکەوتوەکانی بۆ دابینکراون بە جۆرێک هاونیشتیمانی دەتوانێت لە ماوەی 1 ڕۆژدا پاسپۆرتی خێرا دەربهێنێت. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت لە میانی ڕێوڕسمی کردنەوەی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلەیمانیدا ڕایگەیاند ناهێڵن قەیرانی دارایی کاریگەری نەرێنی بکاتە سەر خزمەتگوزاریەکان بۆ خەڵکی دڵنیا کردەوە کە چاکسازیەکی جدی لە شێوازی حکومڕانیدا دەکەن. لەمڕۆوە دەستەی دەستپاکیش دەست بەکار دەبێت بۆ لێکۆڵینەوە لەو کەسانەی کە بە گەندەڵیەوە تێوەگلاون. پێداویستی و ئەهدافانەی کەوا ئاواتەخوازین لە بینایە جێبەجێ بێ لێرە ئەتوانین ئاسانکاری زۆر زیاتر بۆ هاوڵاتیان جێبەجێ بکەین، کارەکانە باشتر ئاڵەسوڕێ و بەشەکان جیاکراوەتەوە بە شێوەیەکی مۆدێرن و گونجاو و هاوڵاتیان بەریەکەوتنیان نابێت. لێرە ئێستا لێرە ئێمە ئەتوانین ئەگەر هاوڵاتیەک بەپەلە بێت یانە خۆش بێت یاریفات بێت لە هەمان ڕۆژە بیکەین خاوەن پاسپۆرت و ئەگەر بەپەلە نەبێت بێگومان لە ماوەی 2 ڕۆژ تا 3 ڕۆژ ئەیکەین.